لەسەر بنەمای یەک ڕێزی ژنانی باشوور ئێمە وەکو کۆمیتەی ژنانی باشوور هەستاوین بە ئەنجامدان و سازدانی ڕێخستنی پلاتفۆرمێک کە تێیدا خۆمان ئامادە ئەکەین بۆ کۆنفرانسی سێیەمی ژنانی باشوور کە پێک هاتووە لە نوێنەری سەرجەملایەن و پارتە سیاسیەکان کە ڕۆژی شەممە 5 تەمموز ئینشاءڵڵا ئەنجام ئەدرێ لە هۆڵی کتێبخانەی تەوار. ئێمە ئامانجمان ئەوەیە ڕای بگەێنین کە ئێمە وەکو باشوور ئەفوان وەکو باکوور وەکو ڕۆژاوا بتوانین کۆبنەوەی خۆمان ئەنجام دەین ئامانج و پەیامەکانی خۆمان بگەێنین یەک ڕێزی نیشان بدەین پیشانی هەموو دنیای بدەین کە ژن ئەتوانێت هەموو ئیشێکی جوان بکات ئەتوانێت سیاست مەدار بێ ئەتوانێت بازرگان بێ ئەتوانێت ڕۆشنبیت بێ ئەتوانێت لە هەموو بوارەکاندا کار بکە دوای ئەوەی کە دایکە کە خوشکە کە هاوسەرە. ئێمە وەکو کۆمیتەکەمان پێک هاتوین لە 45 کەسایەتیمان داوت کردووە لە هەموو لایەنەکان لە هەموو چین و توێژەکان تا تێیدا ئێمە گفتوگوی خۆمان بکەین سەبارەت بە ژن و بە ڕۆڵی ژن لەم ڕێی کوردستاندا. وەک دەزانن لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کە کوردستان بوو بە 4 پارچە ژن ڕۆڵێکی تەواوی هەبوو لە جەنگداوە پشکێکیشی بەرکەوت لە سزادان و لە دەستدرێژیکردنە سەر و لە چەسانەوەی ئێمە ئەمانەوەی لە ئێستاە کار لەسەر ئەوە بکەین چیتر بەسە چەسانەوەی ژن و دەستدرێژیکردن و شکانەوەی و بە زەئیف ناوبردننی ئێمە تر ئەمانەوەی ژن وەکو هێزێک وەکو توانایە دەربخین. ئەگەر پشتیوانیمان هەبێ ئەگەڵ پاڵ پشتیمان هەبێ ئەگەر بە سپاسێکیش بێ بە دەستخۆشیەک بێ ئێمە پشتیوانیمان لێ بکری ئەتوانین باشترین ئیش ئەنجام دێن ئەتوانین باشترین خزمەت بکەین. کۆمیتەکەمان پێک هاتووە لە 25 ئەندامی لایەن و پارتە سیاسیەکان کە تێیدا زۆرینەیان خاوەن کەسایەتین ڕۆشنبیرن ئینشاءڵڵا بتوانین پلاتفۆرمێک بێت لە ئاستی ئەوەیە بێت کە ژن شانازی پێوەکە. پێکاتەکان زۆرن پێکاتون لە 45 پێکاتە کە لە هەموو چون توێژەکانی تێدایە گوتارەکەشمان لەسەر گوتاری یەکگرتووی کووردە یەک نەتەوەی یەک زمانی وەکو پشتیوانیەک بۆ هەر 4 پارچە بە تایبەتی بۆ باشوور کە ئێمە ئەمڕۆ کۆنفرانسەکە لە باشوورە بەستین تا تێیدا پەیام و کار و چالاکیەکانی ژنان بگەێنین بە گوێی هەموو جیهاندا و بە گوێی ناوچەکەی خۆماندا بەڕاستی ئێمە ژن ئەتوانین ئەگەر پشتیوانێکی تاوامان هەبێت بتوانین کار و چالاکیەکانمان بەڕێکپێکی بەڕێوەبەرین و بتوانین خزمەتی وڵات کۆمیتەکەمان پێک هاتووە لە 15 بۆ بیژنی کارا کە نوێنەرایەتی سەرجەم حیزب و لایەن و پارتە سیاسیەکان دەکات کە هەستاوین بە ناردنی بانگێژنامە بۆ 45 کەسایەتی ناوداری شاری سلێمانی کە لە هەموو چین و توێژەکان پێک هاتووە. ئێمە سەرەتا کە دەسەکەین بە پلاتفۆرمەکە بەیاننامەی خۆمان هەیە لەژێر ناوی یەکڕێزی ژنانی کورد تێیدا کار و چالاکیەکانی خۆمان ئامانجەکانی خۆمان ئەخوێنینەوانێ دواتر بانگێشی میوانە بەڕێزەکان ئەکەین بەپێی ئەو کاتێک کە بۆیان دیاری کراوە وتاری خۆیان بەیاننامەی خۆیان نەخوێندنەوانی و دواتر گفتوگۆیەکی تەواو ئەکەین لەسەر بابەتەکان و یادداشتنامە پێشکەشەکەین و لە کۆتاییشدا کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەبەستین کە ئامانج و دوابڕیاری خۆمان ئینشاءڵڵا ڕاگەێنین. ئێمە ئەمڕۆ ژنانی کورد ژنانی هەر 4 پارچە پێویستمان و ضرورەتیشە پێویستمان بە یەکڕێزی هەیە پێویستمان بە پشتیوانی هەیە چونکە ژن لە مەترسیدایە هەمیشە ژن لەژێر چەپۆکی دەستدرێژی و چەسانەوە و شکانەوەدایە ینی تۆ بتەوێ ئەمڕۆ بتێ کارێکی باش بکەی ئەبێت و بە فلتەرەکان تێپەڕیت ژن کاری بۆ ڕەها نەکراوە ژن ئازاد نییە بەس بەناو ئازادی هەیە دەست بیت هەر کارێک ئەبێ پێش ئەستەنگە بۆ دروستەکرێ ناهێڵن کارەکان بکەن ناهێڵن جوانەکان بشامدرێ ژنمان هەیە ئێستا لە ماڵەوەیە خاوەنی جوانترین بەهرەیە ناتوانێت بێتە ناو ساحەکەوە ناتوانێت بێکارەکانی خۆی پێشکەش بکە. ئێمە لەو کۆنفرانسەدا داوا ئەکەین ژنانی ماڵەوە ژنانی ئازاد ژنانی خاوەن پیشە ژنانی سیاست مەدار و خاوەن پیشەکان هەمومان بە یەکڕێزی دەستی یەک بگرین تەواو ببینە یەک وتار ببینە یەک پێشنیار ببینە یەک ئامانج تا بتوانین کوردستان هەر 4 پارچە بە یەکتری بگەێنین خۆشگوزەرانی بخڵقێنین خۆشەویستی بەرپا بکەین دایک بوون و ژن بوون و کچ بوون و هاوسەر بوون بەمانەی کەلیمە بەرجەستە بکەین و پیشانی دنیای بین کە ژن بەهێزە ژن زەعیف نییە ژن ئەتوانێت لە یەک کاتدا هەموو شتێ بێ مادەم ژن خۆشەویستی هەیە بۆ گوڵ لەگەڵ خاکە ئەژی میهرەبانە هەر ئینسانێکیش لە دنیای میهرەبان بوو جوانترین کار
بەرزترین خزمەت پێشکەشە بانگەوازی ئێمە لە ژێر وتاری یەکڕێزی کوردە بۆ پلاتفۆرمەکە ئێمە ناوەکان تەحدیدە میوانەکانمان تەحدیدە دواتر لە دوای کۆبنەوەی ڕۆژنامەوانی ئێمە بڕیار لەسەر کۆنفرانسەکە ئەین کات و شوێنەکەی ئەو کاتە ئەعلانیەکەین کە ئێمە پێویستە هەر کەس ئازادە بێت بۆ کۆنفرانسەکە و ئێمە زۆرینەی خەڵکیش داوەتەکەین بانگیانەکەین پێشنیارەکانیان وەرەگرین داواکانیان وەرەگرین گوێ لە وتارەکانیان نەگرین گوێ لە گفتوگۆکانیان نەگرین چونکە ئێمە ئەتوانین بە یەکەوە ئیشکەین کەس ناتوانێت لەم ڕۆژە بە یەک دەست ئیشکە ئەبێ بە هەماهەنگی بە مەجموعە بەڕاستی بە کۆ ئیش بکەین داوا لە هەموو ژنانەکەم خۆیان ئامادەکەن پەیامەکانیان گەڵاڵە بکەن بیهێنن بزانین با هەمومان بەیەکەوە جوانترین پەیام بگەینین وەکووتم با بۆ هەموو دنیای پیشان بین کە ژن بەهێزە ژن توانایەکی تایبەتی هەیە بە شەرتێ پشگیری بکرێت.